بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، لە بابەتەکانی فتنەکانی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەرسی پێشوو لە باسی فتنەی دەجالە باسی ئەو زەمانەمان کرد کە پێش هاتنی دەجال چی ڕوو ئەدا و چۆن ئەبێ و ژیان بە چ کەیفیەتێک ئەبێ. ئەمڕۆ لە خزمەتانە حەزەکەم سەرەتا بە فەرمایشتێک دەست پێ بکەم کە ئومو سەلەمە دایکی ئیمانداران بۆمان ئەگێڕێتەوە. فەرمێ شەوێکیان حتا بەیانی خەوم لێ نەکەوت، بەیانی چوومە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، عەرزم کرد کە ئەم شەو هەتا بەیانی نەخەوتوم، بەس بیری دەجالم کردوتەوە هاتنی بۆ ئەم ئومەتە و ئەم فتنە گەورەیە کە ڕوو ئەکاتە ئەم ئومەتە. فەرمووی ئەی ئوم سەلەمە لا تەفعەلی، وا مەکە بخەوە ئیسراحەت کە، فإنه إن يخرج وأنا فيكم، أجر هاتو دجال هاتو من لحياة أبو مولنا وإيوا أبوم. لچن روايتك هر يكي بشوازي يكي كان أفرمي يكفيكموه الله بي، خوا جل جلاله بهوي منوا أو شرطان لك والله كاتو أو فتنة نجاتان أبي أجر من وجودهم هبي. وإن يخرج بعد أن أموت، أجر كاتي هات كمن مردب مودواي من هات أو كاتا يكفيكم الله بالصالحين، خوا جل جلاله كفايتان أكابو خلق الصالحي كوالنا وإيواهي. أمتي بيغمري خوا صلى الله عليه وسلم أنفر ما يشتد دليل لسر أويك صالحي لنابر، أولياء قوري لنابر، بيوشاكي لنابر، بردوام پیاوچاکان لەناو ئومەتە تەواجودیان هەیە. واتە ئەگەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەیاتا بوو، ئەوە خۆی بەرابەری دەجال ئەکا. دوای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کێن ئەوانەی بەرابەری ئەکەن و مسلمانان بەهۆی ئەوانەوە پارێزراو ئەبێ ئەو خەڵکە صالحان کە لەناو ئومەتی پێغەمبەری خوایە هەن صلی الله عليه وسلم. لە ڕوایەتێکی ترە ئەفەرمێ ئەگەر من مردم، ئەفەرمێ ئەگەر من لە ژیانە بووم فأنا حەجیجه فیکم، من لە دوونەکم، ئەفەرمێ من لە بەرامبەریە ئەوەسمە و ئیتر ئێوە نەجاتتان ئەبێ. ئەگەر من مردە بووم فەکل امرئ حەجیج نەفسیه، هەر کەسێک لە ئێوە خۆی بۆ خۆی نەفسی خۆی التیزامی نەفسی خۆی، هەر کەسە خۆی بۆ خۆی بەرەنگاری شەیطان ئەکاتەوە بە تاقی تەنها بەرامبەری دەجال ئەکاتەوە. ئەو کاتە لە بەرابەری دەجالە خۆی چەنێ قایم بێ لە دینداری و تاعەت و عەبدایەتی ئەتوانە زاڵ بێ و سەرکەوێ. بەڵام ئەفەرمێ والله خەلیفەتی عەلا کولی مسلمین، لەجێ ئەوەی کە من نەماوەم خوا جەل جەلاله خۆی سەرپەرشتی کاری مسلمانان ئەکات و لەجێ من ئەوتان هەیە خەمتان نەبێ. ئەم فەرمایشتە لایەک دڵسۆزی پێغەمبەری خوا ئەگەیەنە صلی الله عليه وسلم، لایەکیش ئەم ئومەتە رب العالمین لە بەردەم گەورەترین فتنەیە دەست لە ئومەتەکە بەرنادا، بەڵکو ئەم ئومەتە هەموو کاتێک خوا جەل جەلاله سەرپەرشتی کارەکانی ئەکە. ئەم فەرمایشتە دڵخۆشکەرە لە لایەک تریش وەکو ئوم سەلەمە شەو تا بەیانی خەوی لە ناکەوێت ترسێنەرە، هەستەکەی کە فتنەیەکی زۆر گەورە هەیە تا دایکی ئیمانداران بەو شێوازە مامەڵەی لەگەڵا بکات و بترسێ شەوێک تا بەیانی نەخەوێت. چونکە بیستوێتی لە خۆشەویستمانەوە صلی الله عليه وآله وسلم کە ئەم فتنەیە چەند گەورەیە ڕوو ئەکاتە ئەم ئومەت. فاتیمەی کچی قەیس ئەگێڕێتەوە، ئەڵێ جارێک تازە عیددەم تەواو بوو، خۆم شۆرده بوو، گوێم لێ بوو نیدایەک هاوارەکرێ، بانگێک ئەکرێ الصلاة جامعة الصلاة جامعة. أما الدليل هو مسلمان كوبنوا
ئەڵێ سێرم کرد خەڵک هەموو لە ماڵەکانی خۆی دەرئەچێ کاتەکە کاتی نوێژ نییە هەمووی بەرەو مزگەوتە ڕۆن منیش ڕۆشتم بەرەو مزگەوت ئەفەرمێ کە چووم سێرەکەم مزگەوت قەرەباڵغ لە سەفی ژنەکانە وەستام دانیشتم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نوێژی کرد و چووە سەر منبەر زەردەخەنەیەکی زۆر جوانی ئەکرد لەسەر منبەرەکە فەرمووی هەموو کەسێک لە شوێنی موسەڵای خۆی دانیشەوە کەس نەجوڵێ ئەزانم بۆچی کۆم کردوەوە لەم کاتە وتمان الله وەڕەسوولوه ئەعلەم وتی وەڵاهی ئەمە نەبۆ ترسانن کۆم کردوونەتەوە نە ڕەغبەتێک بەس تەنها لەبەر شتێک کۆم کردوونەتەوە تەمیمی داری هاتووە ئێستا لە لای من موسڵمان بووە داستانێک ئەگەڕێتەوە موافقە لەگەڵ ئەو قسانەی کە من بۆم کردوون لە باسی دەجالە ئادەی تەمیم هەستە بۆیان بگێڕەوە لە ڕوایەتێکە ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی گێڕایەوە بۆ ئەصحاب فەرمووی تەمیم بۆی گێڕامەوە کە خۆی و چەند ڕەفیقێکی سواری بەحر بوون واتە چوونە سەر کەشتێک و ڕۆشتن لە صحیحی مسلمە ڕوایەتەکە واریدەوە هاتوو و چەندین ڕوایەتی هەیە لە غێری فاتیمەی کچی قەیسە ئەفەرمێ سەرکەوتین مەوجی بەحرەکە بەم لاو بۆ لا ئەیهێنان نەمان ئەزانی بۆ کوێ ئەڕۆین ماندوو بووین لە ئەخیرە جەزیرەیەکی بچووکمان بینی لەناو دەریا هەر چۆنێکمان کرد سەفینەکەمان نزیک کردەوە قەواری بوو بە لەمە بچووکانمان هێنا نزیکی دەریاکە کەوتینەوە و سەفینەکەی خۆمان داکوتە لەم کاتا شتێکی زۆر ناشرینمان بینی ئەڵێ وەڵاهی نەمان ئەزانی پێش و پاشی کوێ ئەوەندە مووی زۆر بوو ئەوەنە قژەکانی درێژ و بە زەویە ئەخشان ئەڵێ بەڵام زانیمان بە سەوتێک کە ئەمە ئافرەتە ئەڵێ پێمان وت تۆ چیت شەیطانی ئینسی لەم جەزیرە چی ئەەکەی وتی من ناوم جەساسەیە وەرن شوێنم کەون پیاوێک هەیە ئێوەی ئەوێ طبعا عولەما ئەفەرمون بەم کەلیما کە ئەڵێ پیاوێک هەیە ئێوەی ئەوێ دلیل لەسەرەوەی کە خۆی ئافرەتە بە دلیلی ئەوەی کە تەمیمی داری ئەڵێت ئەڵێ نەمان ئەزانی ئەمە شەیطانەیە یا ئینسیەیە کەوابوو ئەمە ئافرەتێک بۆ کە هاتۆتە بەردەمیان ئەڵێ ڕۆشتینە ناو ئەشکەوتێکە و سەیرەکەن کەسێک بەسراوەتەوە بە شێوازێک کە تەسەوور ناکەی چۆن بەسرابێتەوە ئەڵێ لە شوێنێکا کە دەستی ئێمەی پێ نەئەگەیشت و سەوتی ئێمەی پێ ئەگەیشت پرسیاری لێکردین وتی بۆچی ئێوە کەوتوونەتە ئێرە بۆمان باس کرد کە بەم شێوازە حاڵمان بەم شێوازەیە و ئەوە تا وردەوە دە بەحر ئێمەی هێناوەتە ئەم قەراخەوە هاتوونەتە ئێرە جەساسەمان بینیوە ئەویش ئێمە بۆ لای تۆ هێناوە ئەڵێ دەستی کرد بە پرسیارکردن وتی دارخورماکانی بیسان ماوە بیسان شوێنەکە لە ئەردەن ئەڵێ ئێمە ژتمە ئەرە وەڵام ماوە لە هەموو کاتێ باشتر و جوانتر و چڕ و پڕترە شڕاحی حەدیثە فەرموون هەندێکیان تایبەت ئەوەی کە عون المعبود لە شەرحی صحیح سنەنی ئەبوو داود ئەفەرمێن لە زۆر کەسم پرسیار کردووە ئایا ئەم بیسانە لەکوێیە چەند داری لێیە ئەڵێ زۆرێکیان ئایانوت چەند دارێکی زۆری لێ بوو بەڵام ئێستا کەمی لێ ماوەتەوە هەندێک ئایانوت دوانی لێ ماوەتەوە بەڵام دارخورمای زۆر لێ ئەڕوێ و خورماشی زۆر زۆرە ئەو ناوچێ ئێستش خورمای زۆرە ئەڵێ پرسیاری کرد وتی بیسان وەزعی بیسان چۆنە چییە وەڵا دارخورماکان وەکو خۆیەتی ئەڵێ پرسیاری دووەم وتی ئەوەندەی نەماوە کە ئیتر لەبەر بکەون و کۆتایی پێ بێ وشک بن ئەی بوحەیرەی تەبەریە وەزعی ئەڵێ وتمان پڕپڕە لە ئاو تی دێ ئەویش ئەوەندەی نەماوەکەوە وشکات ئاوەکەی هیچی تیا نەمێنێ عینی زەغر ئەوی شوێنەکە عینەن لە ناو ئەردەنە کانی زەغر ئەو دەنگ و باسی کانێکە وشک بووە وشک نەبووە وەڵا ئاوێکی جوان نییە و خەڵک خەریکی زەرعاتن پێی و ئاوەکە زۆرە و وتی احتیمالە ئەویش ئاوەکە وشکا بۆ زوانە تی ئەی پرسیارتان لێ ئەەکەم نەبی ئومیەکان هاتووە وتمان ئەرە وەڵا هاتووە لە ناو مەکە هاتووە ئێستا چۆتە یەثریب چۆتە ناو مەدینە وتی عەرەب چیان لەگەڵا کرد شەڕیان لەگەڵا کرد من بەڵێ ئەرە وەڵا شەڕیان لەگەڵا کرد ئەی دەنگ و باس چی بوو چۆن بوو شەڕەکان وەڵا ئەو زاڵ بۆ بەسەر عەرەبە ئێستا وردە وردە زاڵ بۆ بە تاوی عەرەبە ئەگەر ئەیانزانی عەرەب هەر هەمویان شوێنی ئەکەوتن
دوایی وتی ئەمەوێ خۆمتان پێ بناسێنم من مەسیحم ئەوەندەی نەماوە ئیزن بدرێن بێمە سەر زەوی هیچ قەریە و شوێنێک لادێک نامنە ئیلا من ئەچمە ناوی 40 ڕۆژ عمرم هەیە لەسەر زەویە تەنها 2 شوێن نەبێ مەککە و تابە واتە مەدینە طیبە ئەم 2 شوێنە لە هەندێک ڕوایەتە طیبە لە هەندێک ڕوایەتە تابە ئەم 2 شوێنە هەیە کە ناچمە ناوی ئیتر هەر هەمویان ئەچمە ناوی ئەلەو شوێنە کە ناتوانم بچمە ئەوێ تەنها یەکم مەلیک هەیە کە ئەتوانێ بەرەنگاری من بوەستێ و بە شمشێر بەرەنگارم ئەوەستێتەوە دوای 40 ڕۆژ ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمەی گێڕایە و کێشای بە مینبەرەکەی خۆیە فەرمووی منیش هەمان شتم پێ نەوتن ئەصحابوتیان بەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڵێ تۆ پێت وتین کە دەجالیەت و ناچێتە ناو مەککە و مەدینە و بەو شێوازە ئەم فەرمایشتەی جەساسە هەندێک لە عولەما فەرموویانە دەلیلە لەسەر چەند شتێک هەندێک لە عولەماش قسەیان لەسەر کردووە فەرموویانە یەکەم دەلیلە لەسەر ئەوەی کە دەجال جسمی زۆر گەورەیە چونکە لە ڕوایەتەکە فەرموویە کەسێکمان بینی کە بەسرا بوو و زەخم بوو جسمی دەلیلە لەسەر ئەوەی بیسان دارەکانی نامێنێ و تەبەریە وشەکە و زەغر سەرچاوەی زەغر کانیاوی زەغر وشکەکە اینجا ئەو کاتە دەجالیەتە دەرەوە ئیزن ئەدرێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ مەککە و مەدینە مەلائیکەتی زۆر تایبەتی هەن حرسی ئەکەن و پارێزگاری ئەکەن و حراسەتی ئەکەن لە دەجال ناتوانێت بچێتە ناوی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ یەکێک لە ڕۆژەکان کە زۆر دڵی خۆش بوو ئەو ڕۆژە دەم و چاوی کراوە گەشت جوان فەرمووی ئەوەی کە من پێم وتن ئەوە تەمیمیش پێوت هەمان ڕووداو هەندێک لە زانایان قسەیان لەسەر مەسئلەی مان و نەمان و بوون و نەبوونی دەجال هەیە لە ئێستەیە فەرموویانە هەموو کاتێک دەجال هەیە کاتێک کە ئیزنی درا دێتە سەر زەوی بەو شێوازەی کە باسی ئەکەن لە فەرمایشتەکانی ترا کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی کرد هەندێکیش فەرموویان نا تەواجودی نییە تەنها ئەوە مەشهەدێک بووە خوا جەل جەلاله و پیشانی تەمیمی داوە کە بێتە سەبەبی ئەوەی تەمیم ئیمان بێنێ و بە حوزوری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شاد بێت بە هەر حاڵ هەرێکێ بێت لە ڕیوایەتەکان سەواء دەجال بەسرا بێتەوە لە ڕۆژی خۆیان و کاتی خۆیان بێتە دەرەوە یان لەمە دوا لەدایک بێ وەکو هەندێک لە ڕوایەتە ئەفەرمێ یولەد و لەدایک ئەبێ لە مەنتیقی ئەسفەهانە کە دواتر باسی ئەکەین هەموو ڕوایەتەکان پێکەوە ئەگەیەنە کە دەجال ئەگەر تەواجودیشی هەبێ بەو کەیفیەتێک سەر نایەتەوە ناو خەڵک وردەیەتەوە ناو خەڵک و بەو شێوازەی کە خوا جەل جەلاله خۆی ویستی لەسەرە پێغەمبەری خوا صلی الله عليه و وسلم ڕۆژێک لەسەر منبەر ئەوە سەری ئەم لاولای ئەکرد ئەی ئوثبوتو ئەی هاوڵان خۆتان بگرن بەهێز بن بەرامبەر بە دەجال بەخوا وەسفێکتان بۆ ئەکەم ئەی ئەهلی ئیماندار کە بینیتان یەکسەر ئەیناسنەوە یەکەم دانە لە وەسفەکانی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆمان وەسفەکە ئەفەرمێ بزانن دەجال ئەعوەرە چاوێکی کوێرە وإن الله ليس بأعور خوای خۆتان بناسنەوە خوای خۆتان کوێرنێ ئەم دەجالە کوێرە چونکە دەجال ئیدعایەوە کە ئەڵێ من خۆم سەرەتا ئیدعایەوە کە ئەڵێ وەلی خۆم ئەڵێ پێغەمبەری خۆم ئەڵێ خۆم ئەخیر جارە ئەڵێ خۆم ئەفەرمێ ئاگاتان لێبێ ئەم دەجالە کوێرە بیناسنەوە جوان خواکەی ئێوە الله جل جلاله ئەعوەر و کوێر نییە ئەفەرمێ قژی زبرە كان رجلا جعدا قططا قژەکانی پژ و دژ و با بڵێن ڕقن زبرن قژی أعور العين اليمنى لهندي الروايات أفرمت شاوي الراسي أعور لهندي الروايات باسي شاوي شبيك أفرمي خوش بسمان أجر بلام وكو كيا ألم وكو ابن قطن كسبو كلا زمان الجاهلية وفاتي كردبو شاوي كيرب عليه هر وكو ابن قطن شكلي شو أمي شكلي أو هاي أجاتن ليه أما مسيحي دجالا
کە بۆیە پێی ئەوترێن مەسیح هەندێک ئەڵێن لەبەرەوەی چاوێکی مەمسوحە چاوێکی نییە هەندێک ئەڵێن لەبەرەوەی یەمسەح الأرض هەموو زەوی داگیرەکە چۆن مەسیح عیسا کەیەت و هەموو زەوی شوێنی ئەکە و داگیری ئەکە ئەمیش مەسیحی دەجالە هەموو سەرزەوی داگیرەکە ئیلا بە پێ ڕوایەتەکان مەککە و مەدینە لە هەندێک ڕوایەتە دوو شوێنی تر کە ناتوانێت بچێتە ناوی کە بریتیە لە بەیت المەقدس و مزگەوتی توور مزگەوتێک لەسەر کێوی توور هەیە طبعا کێوی توور ئێستا هەموو جیهان وەکو سیاحەت ئەچنە سەری لە هەموو شوێنەکە لە جیهانە تۆ نزمی و خۆر وردە وردە بەرزەبێت ئیلا لەسەر کێوی توور نەبێ ئەو شوێنەی کە موسا عەلەیهی سەلام مناجاتی خوای کردووە شوێنەکە وەها کەوتووە وا هەستەکەی خۆر لە بنتەوە یەتە دەرەوە تۆ بەرزتری لە خۆر ئەبینی وردەوە تا ئەگاتە ئاستی تۆ کە کێوی توورە ئەفەرمێ ئەو مزگەوتەی لەوێ هەیە ناتوانێت بچێتە ناوی و مزگەوتی قودس ناتوانێت بچێتە ناوی و مەککە و مەدینە ناتوانێت بچێتە ناوی خۆشەویستمان لە ڕوایەتێکە ئەفەرمێ مەطموسە العەینی چاوی مەطموسە ئاگاتان لێبێ چاوی تەمز بووە نییە واتە ڕەشانەکەی تیانێ تاوا سپیە هەندێکەڵان چاوەکە هەر نییە وجودی نییە سەواون هەر هەبێ یان ناکراوە بێ و لە ناوەوە تەواجودی چاوەکە نەبێ هەر عینی شتێک باسی چاوی ڕاستمان کرد لە هەندێک ڕوایەتە باسی چاوی چەپە کرێ عولەما ئەفەرمون ئاگاتان لێبێ دەجال هەردوو چاوی خەلەلی تایە چاوێک لە چاوەکانی ئەوە کوێرە چاوەکەی تریشی دەرتۆقیەوە ئاوا ئەستور هاتوۆتە دەرەوە واتە لە ڕوایەتێکا فەرمێ وەکو کەوکەبێکی دوڕی چۆن ئەستێرەیەکی گەشی پرشنگدار پرشنگ ئەدا ئاوا دەرتۆقیەوە ڕەنگ ئەداتەوە بەنسبەت چاوە ناسیمان ئایا تەنها چاوەکە کیفایەتە نا شتی تری پێوتوین فەرموویەتی دەم و چاوی پانە سەری تۆزێک گەورەیە لە ڕوایەتێکا فەرمێ باڵای کورتە بەڵام پڕگۆشتنە هەموو ئەم ڕوایەتان دەلیل لەسەر ئەوەی کە دەجال بناسینەوە بە باشی و بە چاکی ڕوایەتێک کە زۆر دڵخۆشکەرە کە خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئاگاتان لێبێ ئەم ئەعوەرە کەذابە کورە ئەوە پەروەردگاری ئێوە نییە مەکتوب بین عینیه کافر لەم نێوچاوانە نووسراوە کافر لە هەندێک ڕوایەتە ئەفەرمێ کاف فا ڕا واتە بەجیان نووسراوە کێ فێرێ لە هەندێک ڕوایەتە ئەفەرمێ کافر ئەی باش ئێمە چی بکەین لەوەسی هەندێک ئیماندار هەبن خوێنەواریان نەبێت لەو کاتە چی بکەن خۆشەویستمان لە ڕوایەتێکی حوذەیفە ئەفەرمێ یەقڕەؤه كل مؤمن كاتب وغير كاتب هەموو ئیماندارێک خوێنەوار بێ یان نەخوێنەوار نووسەر بێ یان نانووسەر هەمووی ئەتوانێت بە ئاشکرا بەس ئیماندار بێ خوا ئەم لوتفەی لەگەڵا ئەکا کە نێوچەوانی ئەم دەجالە بخوێنێتەوە بزانێت چی تێیە ئەم ئەوسافانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم زۆر دەرگای بۆ ئێمە کردەوە ئێستا ئەگەر ئێمە دەجال ببینین بە ئاسانی ئەتوانین بیدۆزینەوە پێی وتوین چاوەکانی ڕەنگی دەموچاوی لە ڕوایەتێکە ئەفەرمێ کەسێک کە دەموچاوی مەیلە و سوور ئەڕوانێ و شێوازی دەموچاوی و هەیکەلەکەی و باڵاکەی هەموو ئەمانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم بۆ بەیان کردین و باس کردین ئایا ئەم دەجالە لەکوێوە سەردەرەهێنێ لەکوێوە سەردەرئەهێنێ لە ناو موسڵمانانە وردە وردە دەست پێ ئەکا دعوە بانگەوازی خۆی لەکوێوە دەست پێ ئەکا کەی دەرئەچێ ئەفەرمێ خۆشەویستمان زۆر ئاگاتان لێبێ ئەگەر دەجالتان ناسی تووڕەی نەکەن چونکە لە کاتی تووڕەبوونە ئەم حاڵەتەی بۆ دروسە بێ و ئیتر ئەو هێزەی بۆ پیا ئەبێ کە جیهان داگیرکە ئەگەر نا پێشتر کە مناڵ گاڵتەی پێەکەن یاری پێەکەن دواتر کە ئەڵێ من وەلیم هەر گاڵتەی پێەکەن ئەڵێ من پێغەمبەرم هەر گاڵتەی پێەکەن ئەوەندەی تووڕە ئەکەن لەپڕ ئەو حاڵەتەی بۆ دروسە بێ ئەو هێز و توانانەی پێ ئەدرێکە دواتر بە درێژی لە خزمەتانە باسیەکە لەکوێوە سەرچاوە ئەگرێ و لەکوێوە سەردەرەهێنێ ئەفەرمێ الدەجال من يهود أصبهان وليس له ولد یەکێکتر لە علامەتەکان ئەوەیە هیچ مناڵی نابێ
وأجتن لبي ليهودي أصبهانا للروايتك إشارتي كر فرموي للا مشيق خويت للروايتك فرموي الدجال يخرج من أرض بالمشرق يقال لها خراسان لخراسان وسرچا وأجري ليو وسردر إهنة للروايتك أفرمي يخرج الدجال من يهودية أصبهان يهودية بويا بمؤنساتها يعني حارة يهودية كولان يهودية كان يكي لكولانا كان يهودية كان لناو أصبهان وسردر إهنة لناو أصبهاني أمره وسردر إهنة 7,000 يهودي أكون شويني لناو أصفهانو أفرمي أو يهودياني شويني أكون بيان ناس نوا يهودي كانش بناس نوا أفرمي أو يهودياني كشويني أكون همويان طياليسيان لسرة طياليسا لهند فيلم بنيوتانا ك أواني بت أبرستن يا جوري بت برستكان برويكي خد أدن بسريانا إن جت تاجي أكن سريان لهندي الروايات أفرمي يهودي كاني أصبهان بتاجا أناسنا وهندي أفرمي الطيالسة وتأم برويان داو بسر سريانا هاتو تخوارو بسر شانيانا وتاجا لسر سريانا لدورة ويا ناسنا وأزانا حركاتي أمانة شويني كوتن 7,000 لما نبزانا أما بريتيا للدجال كالدجال يتدروا هرچی كافري سرزوية بهمون رنگا كانوا شويني أكو همو كافري سرزوي مسلمان چنێکە لە سەرزەویە هەرچی کافری سەرزەوی هەموو شوێنیەکە یەهودیەکان دەستەی یەکەمن لەگەڵیە بە تایبەتی ئەو 7,000 کە لە ئەسپەهانەوە وەکو دەسەڕاسی ئەوان چونکە لەناو ئەوانە هەڵهاتووە و لەناو ئەوانە دەرکەوتووە اینجا هەرچی منافق و منافقەیە لە ڕوایەتێکە هەرچی منافقی ژن و پیاوە هەر هەمووی لەم ئومەتە شوێنیەکە ئەوەی زەڕەیە نیفاق لە دڵیا بێ نامێنێ جاسوسەکان و ئەوانە ئیمانیان بەخوانێ لە باڵتینە و لە ظاهیراوە پیشان ئەدەن مسلمان و هەموو ئەوانە شوێنی ئەکەون اینجا خەواریجەکانی ئەم ئومەتە شوێنی ئەکەون فکرە متەشەدیدە خەواریجەکان هەموو شوێنی ئەکەون جێشێکی زۆر گەورە کۆکات و مسلمان کەم ئەمێنێتەوە اینجا ئەفەرمێ زۆرینەی شوێن کەوتەکان لە ئاستی جیهانە کە سیرکەی ئافرەتانن ئەم ڕیوایەتەی کە ئافرەتانن لەگەڵ ڕیوایەتەکانی ترا لێک ئەدرێتەوە لە ڕوایەتێکە ئەفەرمێ خۆشەویستمان ئاخری زەمان نایەت هەتاوەکو یەک پیاو بەرامبەر بە 40 ئافرەتە بێ واتە ڕێژەی ئافرەت لە سەرزەویە زۆر زۆر ئەبێ ئەو کاتەش کە جێیشی دەجال یێتە پێشەوە جێیشەکە زۆرینەی ئافرەتن لەگەڵیە بۆیە تەخطیتی دانانی جێیشی ئافرەت لە جیهانە هەموو تەخطیتێکی دەجالیە سواء هەندێک لە ئەحزاب هەندێک لە حکوومات کە جێژ لەناو ئافرەتانە دروستەکرێ فکرەیەکی دەجالیە کە لەسەر زەویە دروست بوو ئەفەرمێ کە لێرەوە لە ئەسپەهانەوە سەری دەرهێنا ئەچێ بۆ خوزان و کرمان ئەچێتە خوز و کرمان ئەم دوو شوێنە خوز و کرمان کوێ هەر لە وڵاتی ئێران و فورسە خوزستان و شاری کرمان کە ئەسڵی فارس لێوەیە ئەچێتە ئێوە لێوە دەست پێ ئەکا کە لێرە دەرئەچێ زاڵەوێ بەسەر جیانە هەموو کەس شوێنی ئەکەوێ هێزێکی زۆر گەورەی ڕەب العالەمین پێ عەتا کردووە بەهۆی ئەم هێزەوە فەوج لە ڕوایەتێکە ئەفەرمێ ئەفواجی خەڵک ڕووی تێ ئەکەن تایبەت ئەوانەی کە چاویان بچووکە و دەم و چاویان پانە هەموویان شوێنی ئەکەون ئەمانە کێن ئەوە چاو بچووکەکان ئەهلی سینە منطقەی تورکمانستان و ئەو منطقانەیە هەندێک لە منطقە هندیەکانە کە چاویان بچووکە هەموو ئەمانە هەر هەموو ئەبنە جێشی ئەو شوێنی ئەکەون وردە جیهان داگیر ئەکەن ئەفەرمێ لەو کاتانە زۆرینەی خەڵکی بادیەکان و شوێنە دوورە دەستەکان کە کەمتر فقهی ئیسلامی و کەمتر تێگەیشتن و عیلمیان تیا هەیە هەموویان شوێنی ئەکەون بۆیە وردەیەتە ناو عێراق لە عێراقە ئەچێتە ئەرزی بابل لە ئەرزی بابلە طبعا ئەرزی بابل لە عێراقە یەکێکە لەو شوێنەوارە زۆر گەورانەی کە سحری جیهان لەوێ کۆ ئەبێتەوە سحری جیهان لەوێ کۆ ئەبێتەوە دەجالیش یەکێکە لە ساحرە زۆر گەورەکان بەرەو کوێ ئەکشێ بەرەو بابل لە بابل کە سەر دەرەهێنێ لە هەندی ڕوایەتەکانە ئەڵێ ئەمرەکە بە زەوی بابل چەندین کۆڵەکە ئاڵتون لە بەردەستێنە دەرەوە
لە هەندێک ڕوایەتە ئەڵێ ئاڵتوونەکان شوێنیەکەن خوای گەورە دەسەڵاتێکی ئەوەی داوەتی. دیارە باسی دەجال زۆر دوور و درێژە بەڕێزان. لە عێراقا ئەم بابەتە ڕائەگرین بزانین لە عێراقا فتنەکانی دەجال چۆن گەشە ئەکە، چۆن بەهێزە بێ، چۆن وردە بەرەو جیهان ئەڕۆ. ئایا جیهان بەرەو پیری ئەو ئەڕۆن یا ئەم شوێن بە شوێنی جیهان ئەگەڕێ؟ چکە خۆشەویستمان لە فەرمودەیەکا فەرمێ شوێنێک نامێنێ لە جیهانە نەچێتە ناوی. ئایا خۆی فریای هەر هەمووی ئەکەوێ یانە ئەتباعەکانی فریای هەموو شوێنەکان ئەکەون و خۆی چەند شوێنێکی محەدەد ئەگەڕێ وەکو لە ڕوایەتەکانە هاتووە. گرنگ ئەوەیە کە ئەزانین دەجال فتنەیەکی زۆر گەورەوە بەڕێوەیە. ئێمەش باسکردنەکەمان بۆ ئەوەیە کە مسلمانان لێ هوشیار بنەوە لەعەل لە کاتێک ئەم فتنەیە هات چاومان کراوە بێ پارێزرا بین لەم بەڵا گەورەی کە ڕوو ئەکاتە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەزەمت لەسەر جەم فتنەکان بمان پارێزە. یا ربی خوای لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە لە فتنەی دەجال بمان پارێزە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت لە فتنەی قەبرمان پارێزە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین لە ڕۆژی زیندووبوونەوەمان و هاتنەوەمان بەردەسەڵاتی تۆ یا ئیلاهی بە ڕەحمەت و بەزەی خۆت بمان پارێزە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت گوناهێک کردومانە بە ئاشکرا ئەو پەنهان عەفومان کە. یا ئیلاهی لەم ساڵەیە هەر گوناهێکمان بەرز کردوێتەوە ئێمە ئەمڕۆ بە زمانی بە ڕۆژەوە هانامان بۆ لای تۆ هێناوە لە تۆ ئەلاڵێنەوە ئەپاڕێنەوە. یا ئیلاهی هەر گوناهێک کردومانە خوا لێمان ببورە، گوناهێ لەمەوە پێش کردومان عەفومان کە، گوناهێ لەمەوە دوعایکەین و فریای تەوبە ناکەین عەفومان کە. یا ئیلاهی چۆن سەترت کردین ئێمە شاردەوە لەم دنیا لە پێش چاوی خەلائق ئێمە جوان کرد، خوایە لە ئاخرەتا بمان بورە بمان بەخشە یا رب العالمین. یا ربی خوای گیان ئێمە لەبەر خاتی تۆ ئەم کەلیماتانە ئەڵێنەوە، ئەم مسلمانانە لەبەر خاتی تۆ گوێ ئەگرن. یا ئیلاهی ئەمە بکەرە توێشوین ئەو گۆڕەکانمان یا رب العالمین. یا ربی خوایە بەهۆی ئەم وانانەوە لە ڕۆژی قیامەتە بەر شەفاعەتی پێغەمبەری خوامان بخە صلی الله عليه وسلم. یا ربی خوایە داوات لێ ئەکەین بمانگەڕە لەو عەبدانەی کە لێیان ڕازی ئەبی. خوایە لێمان ڕازی بە، خوایە لێمان ڕازی بە، خوایە لێمان ڕازی بە. یا ربی خوایە لە گوناهی دایک و باوکمان ببورە، لە گوناهی مردوەکانمان ببورە، لە گوناهی برا و خوشەکانمان ببورە، لە گوناهی خێزان و مناڵ و هاوسەرمان ببورە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت بە کەڕەم و گەورەی خۆت. یا ئیلاهی لە گوناهی هەموو خزم و کەس و کارمان ببورە، لە گوناهی هەر کەسێ پیاوەتێکی لەگەڵا کردوین یا ئیلاهی لە گوناهی ببورە، لە گوناهی مامۆسا و قوتابیمان ببورە. یا ئیلاهی لە گوناهی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ببورە. یا ئیلاهی ئێمە مشتاقی دیداری پێغەمبەری خوایان صلی الله عليه وسلم. یا ئیلاهی لێت ئەپاڕێنەوە سڵاوی ئێمەی پێ بگەێنە یا ئەکرەم الئەکرەمین. سەڵەواتی خۆی بۆ ببارێنە، سەڵەواتی خۆتی بۆ ببارێنە یا ئەکرەم الئەکرەمین. یا ربی خوای یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەم الئەکرەمین. خوای دوعاکانمان گیراکە، خوای دوعاکانمان گیراکە، خوای گرفتەکانمان چارەسەرکە، خوایە مەمان دەرە دەستی خۆمان بۆ یەک چرکە سات خۆت سەرپەرشتی کارەکانمان کە یا ئەکرەم الئەکرەمین. یا ربی خوای گیان داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت ڕۆژەکانمان لێ قبوڵ کە، تەراویحەکانمان لێ قبوڵ کە، ختمی قورئانەکانمان لێ قبوڵ کە، دوعاکانمان لێ قبوڵ کە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت لەم ڕەمەزانە قبوڵمان کە، خوایە لەم ڕەمەزانە قبوڵمان کە، خوایە لەم ڕەمەزانە قبوڵمان کە. آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خواهي قول لقناهي من شيء وجبوري وخالي من قبولك.